السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. وتي برز چیە لەسەر ئەم مزاهرەیە و کوشتنی کوڕی خەڵکی بێتاوان و لە کەداکردنی خەڵک و لێدانی خەڵک وتەی بەڕێزت چیە لەسەرەوە؟ کێشەی ئەم کوردستانە تەنها کەسێکە، ئەویش ناوی مەسعود بەرزانیە. مەسعود بەرزانی هیچ بدێکی لە کوردستانە نییە، هیچ پلەپۆست و پایەکی نییە، کەسی ئەترافیشی پێ ناکە. ئەم پیاوە دەستی خۆتە فڕگی 5 ملیۆن کەسەوە هەموو خەڵکی نان بڕاو کرد و قوتی خەڵکی بڕیوە. ئەم پیاواز لە کورسەکەی بێنە با خەڵک بە ئازادی بژێ. هەموو شێش و فیتنەکە توی لە کوردستانە. دەست خۆشە کاک حاجیە. ئەی وتەی بەڕێزت چییە بۆ گەنجانی کە ئێستا خەریکی مزاهرەکردن؟ گەنجەکان حەق و مافی خۆیانە، خەڵک پارەی پێنیە، گیرفانی بەتاڵە، کار و کاسبی نییە. من بەو گەنجانە ئەڵێم بە شێوەیەکی ئاسایی، ڕێسایی، ڕێنمایی، دوور لە هەموو تیروتیژیە، دوور لە زمانی زەق و ڕق و زبن پیشاندانی خۆیان کەن بەبێ هیچ گێر و کێشێک بەبێ بەرهاویستن بەبێەوەی تەقەت لە پۆلیسێکیان بەدێ بگەنە پۆلیسێک کە ئەم پۆلیسە چلێکی یاسایی لەبەراو کەسێکی قانونی. دەست چاو خۆش بخوای گەورە پاراش بات.